یەکێک لە فەیلسوف و کەسایەتی هەرە دیارەکانی نێو ئەدەبیاتی جیهان ئەویش دۆستۆیڤسکیە بێگومان خاوەنی چەندین کتێبی زۆر تایبەتە کە بێگومان هەر یەک لە کتێبخانی هەر وڵاتێکی جیهان بگەڕین ئەبینین کە چەند کتێبێکی ئەم بڵێم کەسایەتیە فەلسەفێ و هەروەها ئەم زانا بەناوبانگەی جیهانی ئەتیایە لە ئێستا یەکێک لە کتێبە هەرە دیارەکانی کە ئەویش یادگاریەکانی ژێرزەویە بێگومانێکێک لە کتێبە هەرە دانسپە و جوانەکانی دۆستۆیڤسکی کە لەلایەن زۆر بەڕێز ڕەوبێگردەوە وەرگێڕا و سەرزمانی کوردی وەکو زانین کە نووسەر ڕەوبێگردیش لە ساڵی 1970ەوە دەستی کردو بە کاری نووسین و خاوەنی چەندین چیرۆک و هەروەها نووسرا و هەروەها کاری وەرگێڕان و دەیان کتێبی زۆر تایبەت و ناوازەی وەرگێڕاوەتە سەرزمانی کوردی و هەروایەکێکە لەو کەسایەتیارشکە توانێتی کە لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕەکانیە دەستگای چاپ و پەخشی سەردەم دابمەزرێن دیارە لە ئێستایا نووسەر ڕەوبێگرد پێی باش بووە کە یادەوەریەکانی ژێرزەوی کە لە پێشووترا بێگومان وەرگێڕاوتە سەرزمانی کوردی وە چاپ کراوە دیارە خواتێکی زۆری لەسەر بووە بۆیە جارێکی تر یادەوەریەکانی ژێرزەوی دۆستۆیڤسکی وەرگێڕێت سەرزمانی کوردی و جارێکی تر چاپەکرێتەوە. چاپی دووەمی فیۆدۆر دۆستۆیڤسکی یادەوەریەکانی ژێرزەوی لە وەرگێڕانی ڕەوبێگردە لە بەشێکی کتێبەکەدا هاتووە یادەوەریەکان باس لە پێکاتە جەوەریەکەی مرۆڤەکەن بە هەموو دژواری و ناکۆکی و ئۆقرە نەگرتنەوە مرۆڤێکی دوودڵ و ڕاڕای پڕ لە گومان پرسیار بەرامبەر بە خۆی و ژیان بەگشتی و خودیداکەکان بە تایبەتیش مرۆڤێکە میشەل لە گەڕاندایە و خۆی بۆ نادۆزرێتەوە لە بەرەوەی خۆدۆزینەوە گرنتیە بۆ خۆشویستنی خەڵک و کارکردن لە پێناو مانەوەی شەرەفمەندانەی سەرجەم مرۆڤایەتیە.